کاک دکتۆر من بەو مەرجە گەڕێمەوانێ نابێ ئەم تەداخلی هەموو شتێکی ژیانی من بکە خۆ من عەبدی ئەو نیم ئەو چۆن ئازادە و چیەکە منیش ئەبێ وا بم ئەگەر بەو مەرجە ڕازێ بێتەوە منیش ئەگەڕێمەوە لای مناڵەکانم. باشە تۆ چیەکە ینی تۆ توێ بڵێ ژن و پیا وەکو یەکەن هەرچیە بکەن ئەوەڵێ بە دقاقی شەکەم تۆ بە دقاقی شەکە دقاقەکەی ماڵەوە نەخڵێم عادسمە بە بەزە دقاقەی تر بەڵێ من سێرم لێ ئەبێ جیازی هەبێ پیا و ژن ژنە یعنی باشە ئەو ئیشەی من لە خۆی پرسم ئەو ئیشەی من لە دەرەوە یەکەم بەم دقاق و شۆفڵ و دیوار ڕووخاننا ئەم ئەتوانێ ئیشەی من بکە ئەو ئەتوانێ بەقە من هیلاک بێ خۆمە ڕێگریم لێ نەکردووە وەڵای کە سوکاری دەستە خوشکی خۆی هەیە منیش دەستە خوشکی خۆم هەیە کە سوکارم هەیە پورزام هەیە خاڵۆزام هەیە بابچێ سەردانیان کە بەڵا بە هەفتە بێنە ماڵم بەس چونکە لەخوا بەزیابی ئایا ناسم و ئەزانم سم ئەمان چییە و ئەوانیش ئەناسم هیچ کێشەم نییە بەڵام من لێرەوە وعدیەمێ ئەگەر من لەگەڵ هاوڕێکانم چوومە دەرەوە هەرچیەکم کرد باشە چیم خوارد گەشتم کرد سەیرانم کرد هەرچێکم کرد وعد بێویش بیکە بەڵام وەڵای قبوڵم نییە ئەم ڕەفیقانەی بێنە ماڵ و کێشە بۆ من دروست بکەن دوای ئەوەش کاک دکتۆر معقول نییە ینی ئەو تو سێم ناڵی بەجێ هێشتووە دوای ئەوەش بە من ئەڵێ وڵات تۆ بۆڵە بۆڵەکەی ئێمە کە تۆ بۆڵە بۆڵەکەی من لەبەر بۆڵە بۆڵەکانی تۆ ئەچمە دەرەوە ڕجالێکم وەرەوە هۆش خۆ بیرێک لە مناڵەکان کەرەوە ئەوەش هاتوونێتە لای کاک دکتۆر بزانە ئەڵێ چی وڵا کاشکار منی شەمان ڕێی تۆم هەیە سازگار خان نابێ ژن و پیاوەکو یەک بن خوا ژنی دروست کردۆ کۆمەڵی تایبەتبەندی یاوەتی لە پیاوان نییە و بۆ مەسلحەتی قێزانیشە و هەر ژنێ بیر کاتەوە کە وەکو پیاو بێ یا هەر پیاوە بیر کاتەوەکو ژن بێ ئەوە سەرەتای کارەسات و لێکترازانی خێزانە زانانی بۆچی بە ویژدانە ئێسا ئەگەر ئەم پیاوە وەکو تۆ نەرمونیان بواە و ئەو سیفاتانی ئافرەتەتی هەی بواە تۆ شوو پێکرد یعنی معقولە ژنێ شوو بە ژنێ بکات لە سیفاتە نابێ ئەویش ئەگەر تۆ سیفاتی وەکو ئەو پیاو بۆ دەنگی گڕ بواە و هەموو شتێکی وەکو پیاو وایە نێتوانین لەگەڵ تا بژی بچکی من پیاو تایبەتمەندی خۆی هەیە ژنیش تایبەتمەندی خۆی هەیە تۆ لە هەندێشتا زۆر بەهێزی پیاو لە هەندێشتا باکسەوانێ هەردووکتان تەکمیلەی یەکتر یەکەن دژی یەکتر نین خی گەورە وای لێ کردووە دوو قاڵ بن بۆ یەکە گونجێن لەبەرەوە نابێ بڵێ ئەو چیەکە منیژەواکەم بڵێ ئەو مافی چوونە دەرەوەی هێمش مافی چوونە دەرەوەم هەیە مافی خوێندنی هەیە بەڵێ تۆش مافی خوێندنی هەیە مافی ئەوە هەیە میوانێ هەبێ بەڵە بەس میوانێک بێنەرەوە کە زەرری بۆ نەبێ خوشکی من مافی ئەوە هەیە جلخۆ هەڵی بژێری سیارە بە دڵی خۆ بێ بۆ ماڵە قزمە بچێ هەمووی مافی خۆتە ئەو ناتوانین ڕێگەی لێ بکە بەڵام ئەو ئێساڵێمە ئاگرێک هەیە ئەم ئاگرە نابێ بێتە ماڵی منەوە و لەسەر حەقیشە بۆ مەساعتی تۆ یەکەم شت بۆ مەساعت تۆیە شەمە خۆ پیاو نین ئەو بترسێ ژنن یعنی هیچ زەرەرێ لە تۆ نایەن وەکو ناحی جنسی بەڵام زەرەر دوایی کە پیاوەکە و یەکێکیان نبوو ئەو کاتە کارەسات دروستە بێ